پیغمبری خوا فرمی صلی الله علیه و سلم صدق الحدیث اگر رازگو بووی لە قسەکانتە لە وعدەکانتە لە هەموو شتێکتا رازگۆ بووی کەسێکی رازگۆ بووی رازگۆیی صیفەتی تۆ بوو ڕەوشتی تۆ بوو ئەخلاقی تۆ بوو خەم مەخۆ لەوەی کە لە دنیادا چیتر لەدەست دەرچووە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ ئاگادارتان دەکەمەوە رازگۆ بن چونکە رازگۆیی لەگەڵ چاکەدا دوو صیفەتی جوانن ئەوەی ئەنجامی بدا دەڕواتە بەهەشتە و لە بەهەشتایە دەفەرمێت رازگۆ بن چونکە رازگۆیی هانی ئێوە ئەدا ڕێنمونیتان دەکات بۆ چاکەکردن چاکەکردنیش ڕێنمونی ئێوە دەکات بۆ بەهەشتی خوا پیاو هەیە ئافرەت هەیە رازگۆیە 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 حتا لای خوای پەروەردگار بە کەسێکی رازگۆ و صدیق ناوی دەنووسرێ فڵان کەس رازگۆیە فڵان کەسی رازگۆ پەنا بخوا هەشە درۆزنە درۆ دەکات لای خوای گەورە ناوی دەنووسرێ فڵان کەسی درۆزن چونکە بەردەوام پیشەی درۆکردنە جا بۆیە ئەگەر ئینسان رازگۆ بوو لە هەموو کارەکانیدا سەرکەوتوو دەبێ پشتیوان بە خوای گەورە خوای گەورە لەگەڵ رازگۆیاندایە و فەرمانیشی بە ئێمە کردووە بۆ کون و مع الصادقین لەگەڵ ئەو کەسانەدا بن کە رازگۆن ئینسانێک کە پەنا بەخوا رازگۆ نەبوو درۆ صیفەتی بوو دوو لە ڕیبەڕێستان لی دوورکەورەوە جا بۆیە ئەگەر تۆ رازگۆ بووی دڵخۆش بە خەم مەخۆ لەوەی کە لە دنیادا کۆمەڵ شتێکە لە دەست دەرچووە چونکە ئەمە بەهەشت نییە حەزر لە هەرچی بێ بێتە بەردەست یەکێ لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی ئەنەسی کوڕی نەضر کە مامەی ئەنەسی کوڕی مالیکە ڕەزای خوای پەروەردگاری لێبێت دەفەرمێت ئەنەسی کوڕی نەضر لە غەزای ئوحودا بەشداری کرد بێگومان یەکێکە لە 70 شەهیدەکەی غەزای ئوحود ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان هەبێت فەرمووی من ئامادەی غەزای بەدر نەبووم نەمتوانی ئامادەی غەزای بەدر ببم ئەگەر خوای گەورە جەنگێتر غەزایەتر بهێنێتە پێشەوە ئەوە خوای گەورە دەبینێت من چی دەکەم ئەبێت تەعویزی ئەوەی غەزای بەدر بکەمەوە ئینسانی ئیماندار ئاوایە ئینسانی ئیماندار لەگەڵ خوادا ڕازگۆیە لەگەڵ خەڵکیدا ڕازگۆیە خیانەت ناکە ناپاکی ناکات ئەو خوای گەورە دەمبینێ من چی دەکەم کاتێک کە غەزای ئوحود هاتە پێشەوە بەشداری غەزای ئوحودی کرد ئیمامی سعدی کوڕی معاذ ڕەزای خوای لێبێ گەشتە ئیمامی ئەنەسی کوڕی نەضر کە وعدی بەخوا داوە تەعویزی غەزای بەدر بکاتەوە ڕازگۆ بوو لە قسەکانیدا فەرمووی ئەی سعد والله ئێستا من بۆنی بەهەشت دەکەم لای ئوحود ئالەم دەوروبەرە من بۆنی بەهەشت دەکەم بەڵێ بۆنی بەهەشت دەکەم پێشەوەی بمرێت بۆنی بەهەشتی کرد پێشەوەی ڕۆحی پاکی بەخوا بسپێرێ بۆنی بەهەشت دەکات والله ئێستا بۆنی بەهەشت دێ بەسەرمدا بەڵێ بەشداری کرد لە غەزاکەدا یەکێک بوو لە 70 شەهیدەکە لە 80 چەند شوێنێک لە 80 شوێن زیاتر گیانی بریندار کرابوو هەمووی شوێن ڕم و تیر و شمشێر بوو 80 شوێن زیاتر لاشەی هەمووی شوێنی ڕم بوو ڕەمی بەرکەوتە بوو شمشێر لەگەڵ تیر 80 شوێن زیاتر بریندار بوو ئەمجا شەهید بۆ ڕەزای خوای لێبێ کەوت بۆنی بەهەشت دەکات بۆی ئینسان ئەگەر ڕازگۆ بێ لەگەڵ خوای گەورەدا پاشان لەگەڵ خەڵکیدا ئەوە سەروەتێکی زۆر گەورەی خوای گەورە دەستی هەموو کەسێکی ناخات بە هەموو کەسێکی نابەخشێ کە ڕازگۆ بێت جاران ئەگەر لە شارێکدا کەسێک دوو لە ڕیبەڕێسان درۆزن بۆیانە فڵان کەسە درۆزن کەم بوو بەس ئێستا زۆر بووە معاملە دەکات درۆ دەکات خانووەکەی خۆیەتی ئەڵێ خانووی خۆم نییە پارەی هەیە ئەڵێ پارەم نییە حاڵی باش ئەڵێ حاڵم خراپە پەنا بەخوای گەورە تەنها لە برێت نەبێتە چاوە خۆ لە شەرع شتێک نەهاتۆ بفەرمی ئەگەر لە ترسی چاوبیست درۆ بکە شتیوان نییە جوابی مەدەرە و درۆژ مەکە